گفتوگۆی ئەمڕۆمان لەگەڵ میهانەکانمان گفتوگۆکەین لەسەر گرفتی خاڵە سنووریەکان و کاریگەری ئەو گرفتانی کە لە خاڵە سنووریەکانی لەسەر کۆی داهات لە هەرێمی کوردستانە گرفتە دیارەکان چین زۆر جار دەوترێت داهاتی ئەم خاڵە سنووریانە ناگەڕێنەوە بۆ نێو خەزێنەی حکوومەت و بە شێوەیەکی گشتی داهاتی ئەم خاڵە سنوورانە چۆن چاودێری یەکرێنایە هیچ چاودێرییان لەسەرە یاخۆدنا گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کە فەرمانڕشاد کە بەڕێزیان بەڕێوبەری پرۆژەی چاودێری حکوومەت بەڕێوبەری پرۆژەن لە چاودێری حکوومەت لە ڕێکخراوی ستۆپ کاک فەرمان سڵاو لێبێ بە خێراتی سلااو لێەوە و بەیانیەوە و بینەرانتان باش زۆر بە خێراتی سەرچاو کاک فەرمانەگەر پێمان بڵێ دەواازە سنووریەکان ئەنی بایمە پێشوەختە حکوم نین بڵین خراپن یا باشن با لە دەمیەوە بیزانین ڕەوشی دەواازەکان بەگشتی چۆنە لە هەرێمی کوردستان بەڵێ زۆر سپاسە دیارەکە ئێمە قسە لەسەر دەواازە سنووریەکان دەکەین قسە لەسەر بابەتێکی فراوان دەکەین تەنهامە بەسمان بابەتی داهات نییە لە بەرەوەی ینی دەواازە سنووریەکان لە هەموو وڵاتێک سێ ئەرچی سەرچیان هەیە یەکیان مەسلەی پاراستنی ئاسایشی خۆراکە مەسلەی پاراستنی کواڵیتی و جۆری ئەو بڵێن کاڵانەی بە تایبەت ئەوەی کە ڕەبتی بە خواردەمەنیەوە یان هەر کەلوپەلێکتر کە داخلی وڵات دەکرێن ئەوانە دەبێت ڕۆڵیان و بێت کە چۆن وا بکەن ڕێگری لە کاڵاو لە بەرهەمی خراپ بکەن بێتە ناو وڵاتەکەەوە بەشێکتر ئەوەیە کە پاراستنی ئابووری نیشتیمانیانی زۆر جاروێتۆ کە بەرهەمی ناوخۆت زۆر دەبێت تۆ چۆن لەو خاڵە سنووریانە لەو دەواازە سنووریانە سیاستێک دەگرێ بەر کە بێتەوەی سەبەبی پاراستنی بەرهەمی ناوخۆیانی لە زۆربەی وڵاتان باج بەرز دەکرێتەوە بۆ نەکە مەوسمی بەرهەمەک دەبی لە ناوخۆیان بەرهەمەک لە ناوخۆ زۆر دەبێت هەر جۆرە کاڵایەک بێت لەو فترانە حکوومەت لە ڕێی سەپاندنی باجی زیاتر وا دەکات دەرفەتی زیاتر بداتە بەرهەمە ناوخۆیەکان خاڵی سێم ئینجا مەسەلەی ئەوەیە کە داهاتی خاڵە سنووریەکان کە بەشەکە لە ئابووری هەر وڵاتێک کە ینی پێوەی پابندە چۆنێت ئەو داهاتە بە جۆرە گوا لێ دەکەیت کە هەم بێتە سەبەبیەوەیکەوە ئابووری وڵاتەکە بەهێز بکات و هەمیش بە جۆرێک نەبێت کە وا بکات کە کاڵا و بەرهەم لەسەر هاوڵاتیانی ناوخۆ گرام بکات ئێمە لە هەرێمی کوردستان لە هەر سێ ئەو خاڵانی کە باسم کرد کێشەمانێ هەم لە مەسەلەی بەڵێ ینی ئێمە لە مەسلەیەوی کە ڕەبتی بە کواڵیتی و جۆری و ئاستی و خواردەمانیانیان ئەو هەر کاڵاکە داخل دەبێت ئێمە لە هەرێمی کوردستان بەداخەوەی کە ئێمە بە دووادا چونمان کردووە لە دەواازە سنووریەکان ئامێری تەواو و پێویستمان نییە کە بتوان ئەو کاڵانەی کە داخل دەکرێن ئەو فەحسانی کە پێویستە لە هەر وڵاتێککە لە ئەو تاقیگانی کە دەبێت بۆیان بکرێت ینی پشکنینانە بەداخەوە بەشێکیانمان نییە کە ئەمە خۆی لە خۆیدا ڕاستە و خۆ ڕەنگەوا بکات خەڵکەکە بکە سو ئیسیفادە لەوە بکات بۆی کە بزانێت ئێمە زۆرێک لە جۆرەکانی و تاقیگانەمان نیەت بەرهەمی خراپ داخلکات کە ئێمە تاقیەکانمان ناتوانێت کەشفی بکە بەشێکی ترەوەیە کە بەداخەوە بەهۆی بوونی کاری نایاسایی لە هەمویان نا بەڵام لە بەشێکیان بە تایبەت وای کردووە کە زیانی زۆر لە ئابووری ناوخۆیی بدات ینی بۆ زۆر جارێمە باسی یەک لەو نمونانەی کە ئێمە دوێنێ خۆمان لەگەڵ بەشێک لە خاوەن چێلگە پەلەوەریەکان کۆبوونەوە ئەو مەسەلەن مریشی بەستووە کە لە وڵاتانەوە داخلی هەرێمی کوردستان دەبێت یان تەنانەت مریشی زندوژ ئێستا داخل دەبێت گرفتی چی بوو؟ گرفتەکەەوەیە کە ئەمانە یەکەم وای کردووە کە بەرهەمەکانی ناخوانی کە ئێمە لە ناخۆی هەرێمی کوردستان خاوەن چێلگە پەلەوەریەکان بەرهەمی دەهێنن وەک پێویست لە بازارەکان ساغ نەبێتەوە و دووەم بە خاڵت شتێککە وای کردوکە ئەم چێلگە خاوەن چێلگە پەلەوەریانە نەتوانتەنان بەرهەمەکانشان لە بەشەکانی تری عێراق ساغکەنەوە لەبەرەوەی عێراق دەڵێت لە هەرێمی کوردستان ئەو کاڵانە بەشەکیان بە شێوەی قاچاق ینی هاوردە دەکرێن ئەمە وای کردووە لە ڕاستە ئیشکالێکی گەورە دروست بێت باشە کاک فەرمان جۆرێک لە گرفت دروست ئەنی گرانی دروست ناکە بۆ نمونە نرخی کیلۆیەک مریشک نزیک بۆیەوە لە 5,000 دینار لەبەرەوەی ڕێگادرا بە بڵێن پەلەوەرەکان مریشک بنێرێتە ناوچەکانی ناوەڕاست خاوەری عێراق بەڵام بۆ هاوڵاتیانی خۆمان گرانە ئەو نرخە ئەوەی کە ئێستا و گرانی لە ڕاستی زۆر پەیوەندی بە مەسلەی یانیکردنەوەی دەواازەکانی عێراقنێ ئێمە هەرێمی کوردستان دەتوانین نەک بازاری ناوخۆ 160 بازاری عێراقیش بۆ بە تایبەت بۆ مریشک
پشت بە چێلگە پەلەوەریەکان هەرێمی کوردستانەوە بەرهەمی ئێمە زۆر لە خۆمان زیاترە لەوەی کە پێماوە بێگە بستەوێ لێرە کەم دەبێت بەڵام بەهۆی ئەوەی کەەوە ینی بەشێک لەو خاون چێلگە پەلەوەرە ینی کە زیانیان کرۆ لەو ماوەیە کە بەهۆی ئەو وەک باسم کرد ڕێگریکردن لەوەی کە بتوانن بینێرنە بەشەکانی تری عێراقەوان ناچار بوونە بە نرخێکی زۆر هەرزان ساغیکەنەوە کە لە نەتیجەدا زیانیان بەرکەوتووە بۆیە ئەوان ئێستا بەشێکیان ڕاگرتنە پار ئەو کاتانیانی کە لە ڕەمەزان بووین ئێمە نرخی چیلۆیەک بڵێن مریشک کە ینی کەمتر بوو لە نرخی نیوەی ئێستاواتە زۆر جا دەوترە پەیوەندی بەخواستبوون لە بەرەوەی وەکوتم ئێمە بەرهەمەکی زۆرمان هەیە بەڵام بۆ حەدی وەسەتیان نییە یان زۆر هەرزان یا زۆر گران لە ڕاستە وەک باسم کرد ئەمە بەشەکە لە ینی سیاسەتی ئیدارەدان ینی ئەوە ینی حکوومەت لە مەسەلەیەک و باسم کرد کۆنتترۆلکردنی خاڵە سنووریەکان ئەو کاتی دیراسی جەدوای خۆیان دەکەن خاون چێلگە پەلەوەریەکان دەتوانن ینی وەک جناب باسکرد نرخێکی مامناوەن دابنێ ئێستا کە بەرهەم کەم بووە ڕەبتی بۆ هەیە کە ینی بڵێن گران بۆ بەرهەم کەم بۆ لە بەرەوانە هەموو چێلگە پەلەوەریەکان زەرریان زۆر کرد و ناچار وەستاندویانێ هەرێک لێ مەگەر کارێک بکەین کە بزانین زیان دەکەی ڕای دەگری بۆیە ینی ئەوە ببەستنەوە بەڕێوەبرنیان ئێمە کە لەگەڵیان دانیشتین بەشێکی زۆری پەیوەندی بە شێوازی ئیدارەدانی بڵێن خاڵە سنووریەکان هەیە کە ینی پێویستە حکوومەت هەرێمی کوردستان بە جۆرە کۆنتترۆلی بکات ڕێگە نەدرێت کاتێک ئێمە بەرهەمی ناوخۆمان ئیکتیفای زیاتیمان لە بوارەکە ئۆکەی لە زۆر وڵات ڕێگە دەدرێت بەڵام بازێکی وا دەخرێتە سەر کە بەرهەمە ناوخۆی کە بتوانێت منافەسەی پێ ئێمە بەرهەمی ناوخۆیمە بە تایبەت ئەوەی ڕەبتی بە چێلگە پەلەوەریەکانەوەی کە هەموو خۆیان تەحملی مەسئولیەتەکە دەکەن ینی حکوومەتی هیچ دامەچیان ناکە وڵاتانی تر مەسەلەن ئێران و تورکیا ئەوانە حکوومەت دامەکی زۆریان دەکە بۆی بە ئاسانتر و بە هەرزانتر دەتوانن لە بازارەکانی کوردستان ساغی بکەن ڕاستە بۆیە زۆر زار دەوترێ بۆ بەرەمێک لە تورکیاوە نەک تورکیا لە ئەوروپا واگات هەرێمی کوردستان نرخەکەی هەرزانترە لەوەی لە ناوخۆی خۆمانە هەیە خۆی بەشەکی ئەوە ڕەبتی ڕەنگە بە کوالیتیشەوە هەبێت کە ینی ئێسامە زۆر جار ینی بڕۆ ئەو براندانەی لە تورکیا بە تایبەت کە هەن لە بازارەکان مەسەن لە کوردستان هەن هیچیان لە تورکیا لە بازارەکانی تورکیا نابینی لەبەرەوەی لە ڕاستیدا خراپ و بێکواڵیتیمان بۆ نێرن ئەو کوالیتیانێک کە ینی ئەو بەرهەمانە هەیتیان ڕێگە نادرێت ناخۆی ساغ بووە زۆر شتی تریشەیەکە جاروێت ینی خاوم بەرهەمەکە ویستێتی بردوێتە چەند وڵاتێک بەڵام قبولیان نەکردووە دواتر بە ڕێگاچی ئاسان توانیان بینارێن کوردستانی لەبەرەوە باسەوە دەکەم کە مەسلەی کۆنتترۆلکردنی دەواازە سنووریەکان ڕەبتەکی زۆر ڕاستە خۆی بە ژیان و تەندروستی هاوڵاتیانەوەی ئێمە کەگەر نەتوانین کۆمەڵک پێوەردا بنرین ستانداردەوەی کە لە عالم پشتی پێدەبەسی لە ڕاستیدا بە نەتیجەدا هاوڵاتیان وە زەرری لێ دەکەن ئێوە لە ڕێکخراوی ستۆپ چۆن چاودێری خاڵە سنووریەکانەکەن چاودێرەکانتان چۆن خۆ دەزانی بەداخۆ ئێمە لە هەرێمی کوردستان 10 ساڵە بودجەمان نییە بودجەی گشتەوەی کە لە پەرلەمانی کوردستان پەسەند کرد ئەمە پرۆسەکەی زەحمەت کردووە لەبەرەوەی تو عادەتەن حکوومەتی هەرێمی هەر حکوومەتێکی تر ساڵانە لە بودجە تەخمینی داهاتەکانی خۆی دەکات ئەمە ئەم پرۆسێوای کرد کە تۆ پشت بەو ینی ئەو داتانی کە حکوومەت جاری خۆی بڵاوی دەکات و یان بەوەی کە ئێمە مەزەندەی خۆمان لە بۆ هەر خاڵک ئێستا لە سنووری بڵێن سلێمانی لە پۆرتالی شەفافیت ڕاگەندراوە کە لە مانجی 12 بەرەس جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیان لە ڕاستی ئەمە ئەو کاتیش پێماوە بوو ئەمە ینی هەنگاوەکە بۆی کە ئەرچی ئێمە ئەوانەی کە بیانەوێت ئاگداری دەواازە سنووریەکان بن ئاسانتر بکە بەڵام شکالێتی ئەم پرۆسا بڕای ئێمە تاوەکو ئێستانی ئەوە هەنگاوی یەکەمە باشە بەڵام پێویست هەنگاوی تری بەدوا بێت کە ئاسانکاری زیاتر بکە بۆ دیوانی چاودێری دارایی بۆ دەستەی نەزا بۆ نەڕێکخراوەکان کە ئەو داتانێ بڵاو دەکرێتەوە بە پرۆسەی وربینیدا تێپەڕێت کە وا بکات سیقە زیاتر دروست بێت دەنێمە وەکو مەبدە پێماوە ئەم هەنگاوە بۆ ئەو پۆرتالە بۆ هەموو داهاتە ناوخۆیەکان ئەگەر بگوازرێتەوە ببێتە پرۆژەی هەموو حکوومەتی هەرێم و دواتر ئەو تەجروبێ بۆ عێراقیش ئەمە لە ڕاستیدا دەرگایەک بەڕووی شەفافیەتی زیاتر دەکاتەوە کە وەگوتم بۆ ئێمەش ئاسانتر دەبێت ئێمە ئێستا ناچارین پشت جاروێ هەندێک ینی بەرپرسە ناو حکوومەتیان لە پەرلەمان هەندێک داتا دەدات ئێمە بەڵام ناتوانێت بۆ دمە باشکرا لەبەرەوەی ینی ڕەنگە لە سەری بکەوێت بۆیە ئەو داتانی کە یاسای دەستخستنی زانیاری یارمەتیەوە نایە لەمڕۆ لە ڕاستی مافەیەوە بدا
لە ڕووی یاساییەوە سەپۆرتێکی ئێوە بێت؟ ئەکید ئەم یاسا زۆر هاوکارە، بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا دامەزراوەکانی حکوومەت هەم زانیاری وەک پێویستیانیەوە هەم حکوومەتیش بەڕەسمی هیچ ڕێنمایەکی بۆ دەستگاکانی حکوومەت شۆڕ نەکردو کە پابند بن. ینی بەداخەوە کللتوری شاردنەوەی زانیاری ئەم کللتورە ینی بەرپرسانی حکوومەت پیان وایە ئەو کاتە زانیاریەکان گرنگە کە لە وڵاتی بشارنەوە کە خەڵک نەیزانێت کە لە ڕاستیدا ینی ئەوەی کە متمانە لە بین هاوڵاتی و حکوومەت دروست بەهێز دەکات بوونی داتا و ڕقەمە و پشتڕاستکردنەوەی ئێمە زۆر داتا و زانیاری بڵاو دەکرێتەوە لە وڵاتێمە حکوومەت خۆی بڵای، بەڵام کاتێک کە جیهەتی سێم نەبێت لە بینی هاوڵاتی و لە بینی حکوومەت کە داتایەکان پشتڕاست کاتەوە یاخود بۆ نمونە تێبینیەکان لەسەر بخاتە ڕوو ئەم بەتەنها باشە بڵاوکردنەوەی زانیاری بەس نییە. کاک فەرمان ینی ئەمێ بزانم ئێوە راپۆرتی ساڵانەتان هەیە، راپۆرتان هەیە، زانیاریەکانی خۆتان ڕەو بۆچوونی خۆتان لە چوارچێوەی چیە خەنەوە لەسەر خاڵە سنووریەکان؟ دیارە ئێمە ئەو ئیشە ئێستا لەسەر خاڵە سنووریەکان دەکەین لە چوارچێوەی پرۆژەکی درێژخانێک ئێمە لەگەڵ ڕێکخراوی NED ئەمریکی جێبەجێ دەکەین مەسەلەی هەڵسەنگاندنی هەنگاوەکانی چاکسازی لە حکوومەت هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێمە زانین لە سەرەتام کابینەوە 13 خاڵی گشتی بۆ مەسەلەی چاکسازی ڕاگەندرە کە لە پەرلەمانی کوردستان پەسەندکرا بەشێکی ڕەبتی بۆ خاڵە سنووریانەیە. ئێستا ئێمە کاری لەسەر دەکەین هەم لە هەولێر لە دهۆک لە سلێمانی لەگەڵ پسپۆران لەگەڵ ئەو کەسانی کە ڕاستەخۆ بەریەکەوتنیان هەیە لەگەڵ ئەم کارە کۆ دەبینەوە و داتاکان کۆ دەکەینەوە دەمانێت راپۆرتێکی تێر و تەسەلی لەسەر حازرکەین بۆی کە کێشەکان دەربخەین و لە پاڵ ئەوەش کۆمەڵێک پێشنیار بۆی کە چۆن دەکرێت داهاتی هەرێمی کوردستان چونکە بڕوای ئێمە ئەگەر ئیدارەی باشتر هەبێ ئەگەر بۆ نمونە ڕێگا قاچاغەکان بە تەواتی دابخرێ و خاڵە سنووریەکان چونکە ئێستامە 4 دەواازەی ڕسمیمان هەیە کە عێراق دانی پێدانەوە 6مانەیە لە ژێر دیراسن کە بەغدا دانی پێدانەناوە بەڵام حکوومەت هێرم دانی پێدانەوە بەڵام کێشەکەەوەی 20 دەواازەی ترمان هەیە کە ناڕسمی نە حکوومەت هێرم دانی پێدانەوە نە حکوومەتی عێراق. ئێمە بە بڕای ئێمە ئەگەر ئەم بابەتانە کۆنتترۆل بکرێت لە ڕووی داهاتەوە دەرفەت ئەوەیە کە تا دووقات داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بەرز بێتەوە کەمە دەتوانێت پاڵپشتێکی گەورە بێت بۆ داهاتی حکوومەت هەرێمی کوردستان و بۆ بودجەی گشتی و لە پاڵ ئەوەش وەک باسم کرد ئێمە بەشەکانی تریشکە ڕەبتی بە مەسلەی سەلامەتی خواردەمەنی هەیە مەسلەی سەلامەتی کەلوپەلەکانی تر کە داخلی هەرێمی کوردستان دەکرێت تا چەند بێت گوێرە پێوەرەکان وەک چۆن ئەم شێوازی ئیدارەدان زەرەری گاندیەوە بە مەسلەی ئابووری ناوخۆی نیشتیمانی یاخود چۆن دەکرێت ئەم پرۆسی ڕێک بخرێتەوە کە هەم ئابووری ناوخۆمان بەهێزتر بێت هەموو جنات باس کرد کاڵا و خواردەمەنیش بە شێوەی وا بەرز نەبێتەوە کاوڵاتیان نتوانن بیکڕن. باشەوەکو دوای پرسیار کاک فەرمان هاوڵاتی دڵنیاوێ لە شتومەکانی کە لە بازارەکانە هەیە ینی لە ڕووی کواڵەتیەوە لە ڕووی جۆرەوە نەوعیەتی لی دڵنیابێ یان ناهێشتا سنوورەکانی ئێمە پارێزراونی؟ بەداخەوە ینی دەتوانم بڵێمەوەی کێمە بە دووادات سوماکرۆ لەگەڵ پسپۆران قسەمان کردووە نزیکەی لە 1970 ئەو بەرهەمانی داخلی کوردستان دەکرێن فەحس و پشکنینی 100% دڵنیاکەروان لە بۆ ئەنجام 1970 ئەمە ماناوەنی هەر 1970 خراپن بەڵام پشکنین و بڵێن بە پرۆسەی تەندروستی ناپەڕن کە ئەمە لە ڕاستیدا هەر یەکێک لەو کاڵانە ڕەنگە کێشە بۆ تەندروستی هاوڵاتیان چکە بۆیە بە بڕوای ئێمە دەبێت هاوڵاتیانی زیاتر هۆشیار بن لە کاتی کڕینی بەرهەمەکان هەوڵ بدەن ینی ئەو بەرهەمانە بکڕن کە جێگای دڵنیایی زیاترە کە براندی دان پێدانراون وەلەو گرانتر دەوەسێ بەڵام بۆ ئێمەم کارە دەکەین چونکە هەست بەو فەراغە گەورە دەکەی ئەو مەترسێ لەسەر ژیانی هاوڵاتیان و ڕەنگە بەشێک لەو نەخۆشیانەی کە زۆر بووە پەیوەندی بۆ بابەتا بێ بەتایبەت نەخۆش شێرپەنجە چونکە هەندێک لەو پشکینانە کە ناکرێت لە خاڵە سنووریەکان ڕەبتی بووە بەداخەوە بە نەخۆشیەکەیەوە هیوادارین لێرە دووبارە داوا دەکەین کە هەم حکوومەت هێرملایەنە پەیوەنددارەکان ینی بە جددیتر ئەم بابەتە بە جددی وەرگرن لەبەرەوەی ینی تەندروستی هاوڵاتیان ینی ئەم هەڕەشەیە بە بڕای من هیچی لە هەڕەشەی تیرۆر و لە هەڕەشەکانی زیاترەکەوێت دواتر لەسەر نەخۆشەکەوێ و کاتە ئەکیید بەرپرسیارەتەکەش لەسەر حکوومەت لەبەرەوەی حکوومەت دەبێت ئەم گەرانتیە بدات هاوڵاتیان کە بازارەکانی ئێمە سەلامەتن. بەڕێز کاک فەرمان ڕەشاد سپاس بە ئامادەبوونت، سپاس بە ڕوونکردنەوەکانت، دەست خۆش بێ.